بەڵێ سەبارەت بۆی کە بۆچی بڕیارەکانی حکوومەت بە سیاسی ئەکرێن علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ستۆدیۆ لەگەڵمانە کاگەلی سپاس بۆ ئامادەبوونی. زۆر سپاس محەممەد، زۆر سپاس کاکوان. بۆچی بڕیارەکانی حکوومەت بە سیاسی ئەکرێن ئەگەر لە بەرژەوەندی خەڵکی شارێ؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً هەر لە سەرەتای کابینەینەوە کە جەنابی ڕێزدار مەسرور بارزانی چۆ پەرلەمان هەندێک مناقەشا دروست بوو ئەگەر بیرتان بێ کە بە برادرانی ئۆپۆزیسیۆنی گوت خەڵک ئێوەی دیتە و ئێمەشی دیتە و دەنجی بە ئێمەدایە. اینجا کە دێی دەنجی بە ئێمەدایە ئێمەش بەڕاستی هەوڵ و کۆشش خۆمان سەر کردیتەوە لەگەڵ پلان و بەرنامەی حکوومەتی هەرێم ئەوە بووە کە بەڕاستی بە شەفافیت کار بکە، حکوومەتێکی باش بێ، خزمەتگوزاری بە تەواوی بگەینێ و گەندەڵی بن بڕ بکە و ژێرخانی ئابووری دروست بکە. ئەم هەموو کۆمەڵە پرۆژەیە تەرجمە دەکرێتەوە بۆ پرۆژەی بچووکتر. ئێمە بەبیرمانە لە کاتی کامێرەی پۆینت تو پۆینت دامەزرا خەڵکانێک لە خۆڕە لەسەر جادەکان خۆیان کرد بە ڕدێنسپی، خۆیان کرد بۆ وەسیە لەسەر خەڵک کە ئەمە خەڵک دەبێتە کرێتی. یعنی ئێمە بەرپەسمان داوە کاکە خەڵک نابێتە کرێتی. ئەگەر تو سەرپێچی ئەو کامێرە نەکەی 1 دینار نادەی بە کامێرە. لە نەتیجە دەرچوو ئێستا خۆیان لە هاتوچۆ بڕیار دەدەن دەڵێن کاکە بەهۆی ئەو کامێرەوە ڕێژەی ینی کارەساتەکان زۆر کەم بۆتەوە. یعنی ئەمانە پێمان دەڵێن ئەوان بڕیاریاندایە کە دژی پارتی دیموکراتی کوردستان بن، دژی کابینەکەی ڕێزدار مەسرور بارزانی بن، بۆ ئەوەی هەڵبژاردن نێزیکە بتوانن دەنجێک لە دەنگەکانی پارتی وەدەست بێنن. بەڵام ئەمە بەڕاستی خەیاڵیان خاوە ناتوانن بەو شێوەیە لەبەرەوەی ینی بەری ڕۆژ بە بێژینگ ناگیرێ. نەتائیجەکانیشی دیارە. ئەگەر سیر بکەیت لە کابینەی نوێمەوە تەماشا بکەین لە ژێرخانی ئابووری، لە ڕێگاوبان، لە پرۆژەکانی نەخۆشخانە و تەندروستی دێسەر پەروەردە، یعنی بەڕاستی ئیشێکی زۆری تێدا کرایە. ئاوەڕۆکان بەرز ئەلی ئەس هەمۆش دمۆهیک بڕیارە مەسەنە بوون منای شارەداریە هەولێرێ بەحەس بکەم بەرنە ژوورە کەلوپەلێن دوکاندارە خۆ هەم جوانیە باژێر دیار بە هەم هاتنوچونە هەوڵاتیە گەشتیارە باشتر بە لێ ڕەنگە سبەهی دیسە خەڵک نەڕازیبینێ دەربڕن ئەف نەڕازیبینە خەلکی یا خۆرسکنینە دیارە کار سەتێتەکردن یعنی سپینایەتە دیتن ڕژی پراشینایەتە ئەم نابێژین هەمی کار سپینە ئەم نابێژین سەداسەد هەمی ئێدی خزمەتگوزاری تەمامم لێ بۆچی یعنی هۆسا کار سەر هەزر و ئایدۆلۆژیا خەلکی هاتیەکردن ئەمانە کاک شوان دەیانەوێ یعنی ئەم کابینەیە ناشێرن بکەن ئەجینا یعنی شارەداری کە بڕیار دەدا ئەم کەلوپەلە بکشێنەوە لەبەر ئەوەی ئەم شۆستەیە ئەو ڕەسیفە مڵکی گشتیە مڵکی خەڵکە و ئەتوو دەتوانی هەر بەشێکی لێ بگری دەتوانی یعنی بەشێکی کەمی لێداگیر بکەی ئەویشیان بۆ ئەوەی بتوانی شتی خۆتی لێ عەرزکەی ئەگەنا بەلایانی کەمەوە دەبی سێ بەشی بەتاڵ بکەیت لەوەی خەڵکات چۆ بکە ئینسانی بە عومر هەیە ناکری ئەوانە لە سەجادە بڕۆن منداڵێک لێ بدا ئەخچێ تاوانبارە تو دوکان هەموو ڕەسیفەکەت گر بێ منداڵ بێ بە سەجادە دەڕوە پیر بێ بە سەجادە دەڕوە جادە بۆ سیارەیە اینجا بۆیە ئەوانە بەڵێ ئەوە کە دەبێت بگوازێتەوە ئەمە لە مەسلحەتی خەڵکە لە مەسلحەتی هاوڵاتی گشتیە چۆن ئەوانە تەرجمەی دەکەن بۆ بڕیارێکی سیاسی کۆمەڵێکن دانیشتون بەرامبەر بە کابینەکە و بڕیاریاندایە کە هەر شتێکە و کابینەی بیکە لە مەسلحەتی خەڵکیش بە ناشرنی پیشانی ئەزانی چی جێگای سەرنجە یعنی بەشێک لەوانی کە لە ناو حکوومەتن دایانەکان لە دەروی ئەولانیانش کە ئۆپۆزیسیۆن ئیشی ڕەخنەگرتنە بەڵام نەک بۆ بڕیاری باش ناشرینی بکات ینی ئەمانە کێن ینی بێ خەڵک بزانێ بۆی کە بە پرسیار بکرێن بەرامبەر بە خەڵک لە بەرامبەر خەڵکدا بە پرسیار بکرێن ئەم کارە باشانە دوجار نەتیجەکەی بۆ خەڵکە. کاک محەممەد ئێمە دەزانین لە کوردستان پارتی لە گەشتە سەندنە لە بەرفراوان بوونە لە ئومێدی خەڵکە و هەڵبژاردنیش نێزیکە اینجا پارتی لەلایەک و هەموو حەزبەکانی تر لەلایەک هەمویان کار دەکەن بۆ ئەوەی ئەو کارانی کە ئینتاجێکی باشی هەیە کە خزمەتی خەڵک دەکا بە ناشرینی پیشانی خۆ کابینەکەی هەمویانە کابینە هەمویانە بەڵام لە نەتیجە ئەوان دەیان هەوێ حکومت بە ناشرین چکە حکومت
بەڕاستی ئەوان لەناو حکومەتن بەڵام ئێمە دەزانین بڕیاردە لەناو حکومەت پارتی دیموکراتی کوردستانە پلانەر و جێبەجێکار و ڕێنیشاندەرەکە جنابی هەمی دژی پارتی تایبەتیژی دژی خودی سەرۆکی حکومەتە سەرۆکی حکومەت کە دەستی بەکارەکان کرد کەسێکی پلانەر بووە کەسێک بووە کە کارنامەی حکوومەتی داڕێشت و جەخت لەسەر کارنامەکە دەکاتەوە ناوی ئەو کارنامە لە ڕێلا بدا ئیجا ئەوان زۆر جار سوود لەوە وەردەگرن کە ئەو کارنامە و خۆی جێبەجێ نەکرێت چ بەرنامەیەک تایبەتیژ هەمان پارتی گشتی هەمی ئۆرگانێت خوڤیان بێژین و تایبەتیش دەوە حکومەتێدا چ بەرنامەیەک پلانێک هەیە ئەوێ دژن تێبگەهینن ئەم نابێژنی بێژن تەمام هەر تشتێکی پارتی هەر تشتێکی حکوومەتی گوتم گەلین بەس چ تشتێک چ پلانێکی هیندێ جێبجێ بکەن تێبگەهینن ئەوە کوردستانە هەمیە نەبتنەوە پارتیە نەبتنەوە سەرۆکی حکوومەتیە خۆی یعنی هەڵێکی ئیقلیمی و هەڵێکی سیاسی ناوەچی هەیە دەیان هەیە قوارەی هەرێم بچووک بکەنەوە ئەوان سوود لەوە وەردەگرن کە قوارەی هەرێم بچووک بێتەوە لەوەی بتوانن لە ڕۆژە تاریکەکان کاری خۆیان بکەن اینجا بەجێبەجێکردنی پلانە گڵاوەکانیان تاوە گەیشتە ئەوەی کە دادگای فیدرالی لە هەندێک پرسی بچووک بچووکە ئاگدار بکەنەوە بەڕاستی کە کاری محکمەی ئیداریش نییە نەک کاری محکمەی فیدرالی بۆ ئێمە دەبێت پێکەوە یعنی هەوڵ بدەین ئەو شتانی کە خزمەتی هاوڵاتی دەکا ئەو پرۆژە خزمەت گوزاریانە وەکو خۆی بگەینین جێ نەدەینە هەندێک دەنگ کە بەڕاستی دەیهەوێ ئەو خزمەت گوزاریانە بە ئاسانی نەگاتە خەڵک ئەو پێکڤە بینەمە بەستا من بەڕێزانی پلاندا هەیە حکوومەت و تایبەتیژی پارتیت گەل هەمی لایەنان کۆڤە بن یعنی حتى که او بریارین هاتی دادم سیاسی هاتی نکردن لیک تیگهشتنک هبت نه هر تشتکی حکومتی گوت همین دشمن اما بدلنیایی او پلانه هی بلام اوان تا چندینه پیش اوان خوان لو دبیننەوە ئەگەر بێت و پرۆژە خزمەتگوزاریەکان بگاتە خەڵک ئاسانکاری بگاتە خەڵک ئەوە دەنجیان لە داهاتوودا نوێنەریان هەیە نوێنەرەکانیشان وەزیرەکانیان یعنی لە ڕێگەی وەزیرەکان ئەگەر سەرۆکی حکوومەت بێوێت بڕیاربات بۆ کشت و کاڵ بۆ نمونە کشت و کاڵ دوجار وەزیری کشت و کاڵ چیە لایەنێکی ترە کە جیاوازە لە لایەنێکی سەرۆکی حکوومەت ئێوە ئیسفادەکات بەدڵنیایی دوجار ئەو سەرکەوتووە خۆی بەدڵنیاییەوە کابینەکە کابینەی سێ حزبی سەرەکیە و ئینجازەکە بە هەرشێکیان دەبی بەڵام ئەوان خۆیان لەناو ئەوە نابینەوە کێشەکە لەوەیە یعنی ئەمە دەبینین کۆمەڵێک پرۆژە هەیە کە لە هەولێر جێبەجێ دەکرێت لە دەڤەرەکانی تر ڕێگری لێ دەکرێت من ئیشارەتم بە کامیرەی پوینت تو پوینتە کاتێک کە لە سلێمانی جێبەجێکرا دەهاتنە سەر شاشەکان هەر خۆیان هانی خەڵکیان دەدا کامیرەکان بشێنن وایان لە خەڵگیان بۆ ئەو کامیرانە دژی خەڵکات و سایقی دەبێت کرێتی بۆ حکوومەت یعنی هەتا ئێمە بەرپەتماندانەوە لە تەلەڤیزیۆنەکان گوتمان کەوا نییە ئەو بیرۆکەیە غەڵەتە تو ئەگەر مخالەفەنەکە 1 دیناریش نادەی بەڵام کە سەرپێچی دەکەی خۆت جانی خۆت داوێ خەتەر بە دڵنیاییەوە یعنی سەرپێچی حساب دەکرێت لەبەرەوەی جەنابەت بەپارێزن اینجا دەیە سەر کۆمەڵێک پرۆژەی تر لێرەوە لە هەرزانکردنی نان و سەمون ئەوە بۆ خەڵکە بۆ هەموو خەڵکە و ئەوانەی کەوە هەرزانیش دەکەن لە چێن دەردیراسە دەکرێت لە چێ پێویستیت بە هەرزانکردنی دەعمی گازە غازە ئاردا بۆتان دەکەین ئێوە بۆ خەڵکە یعنی بۆ هانی خەڵک دەدەن نابێ سەمون هەرزان بکرێ ئێخر ینی لە کوردستان 8 ملیۆن کەس هەیە و نانەواتیەکانیش کە ئەوانش ڕۆڵەیمان دەبێ ئەوانش بژێن دەبێ ئەوانش کاسبی بکەن ئەوانش لەوانەیە با بڵێن 6,000 خانەوادەن 8 ملیۆن بەرامبەر 6,000 خانەوادە و دەکرێت ئێمە ڕێگە چارەسە و پلان و بەرنامەمان هەیە بەڵام ئەوان هەر لە سەرەتا ئێوەی کە دەزان ئەوە ئینجازێکی باشە و دەستکەوتەکەش بۆ خودی سەرۆکی حکوومەت حساب دەکرێت دوجار خەڵک ئیسفادە و لە دوجاریش خەڵک و کوردستان ئیسفادە دەکات کورتی ئەس دمایکی بژم ئەم نەبێژین ژێڤێ هەموو بدژی هەمی تسەکین ئەم ڕێژەیەکی بدانین سەدە چەند دژن سەدە چەندژی مەسەلەن دەستخۆشی لە حکوومەتی و سەرۆکی حکوومەت من دەتوانم بڵێم ڕێژەی زۆر دەستخۆشی لە حکوومەت دەکەن هەتا 190 هەیە بەڵام ئەو سەتادەیە لە هەر شوێنێک هەڵدەستێ ینی بە ئیستیغلالکردنی هەندێک خەڵکی بەریء هەندێک خەڵکی سادە ئەمانە بەڕاستی چاوەڕێن لە
هەڵبژارنی داهاتوو تمام. گورجێک لە حکومت بۆشێنن کە ئەمەشیان بەڕاستی ناتوانن چکە بەرهەمی 4 ساڵی ئیشکردنی حکومت زۆر بەڕوونی ئاشکرا ئابووری لە خزمەتکردن هەمی تەخوچینەوە بەدڵنیایی هەمی ناوچەیەنجی بێجدایی بەنداو دروستکردن ڕێگەوبان پرد و ژێرپرد ئەمە بەڕاستی زۆر گەلک سپاس بووە سەرۆکی جواتە پارێزگا هەولێری بەڕێز عەلی ڕەشید گەلماندا بوو زۆر سپاس کاک ژوان زۆر سپاس کاک سپاس بۆ